يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، خەڵات و بەخشەکانی خوای پەروەردگار لەسەر ئینسان ئەوەندە زۆرن نەک هەر ناژمێردرێن، بەڵکو مرۆڤ ناتوانێت تەنانەت بیریشیان لێ بکاتەوە. خوای گەورە لە سوورەتی ئەلعراف ئاەتی دەدا باسی دوو خەڵات و بەخششی خۆیمان بۆ دەکات لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی گەل و میلەت. بیرمان دەخاتەوە دەفەرمێ وەلەقەد مەکەناکم فی الأرض وجعلنا لكم فيها معايش قليلا ما تشكرون. خوای پەروەردگار ئێوەی لەسەر زەوی ڕاگیر و دامەزراو کرد و بژێوی بۆ دابین کردن، بەڵام کەمێکتان سوپاس گوزارن. ئەم ئاەتە لەسەر ئاستی تاک تەفسیر دەکرێ و لەسەر ئاستی گشتی میلەت و نەتەوەش تەفسیر دەکرێ. لەسەر ئاستی تاکدا خوای دەفەرمێ تەمکینم کردن، ئەی ئینسان ئێوەم ڕاگیر کردووە، تۆ جەستەیەکی گەورە جیاواز لە هەموو زیندەوەرانی تر قیت و قنج لەسەر زەوی ڕاوەستاوی، لەسەر دوو پێی بچووک بۆ جەستەیەکی گەورە. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو ئامێری هاوسەنگیەوە، ئەو جیهازی هاوسەنگیەوە کە خوای پەروەردگار لەناو گوێچکەی ئینسانە دایناوە. لەناو گوێچکەی ئینسانە جیهازێک هەیە تەوازونی ئینسان، هاوسەنگی ئینسان ڕادەگرێ. کاتێ تۆ بەلایەکە لار دەبیتەوە، ئەو پەڕانە لە یەکتر دەدا و ئامادەی تۆ دەردەبڕێ کە بەلادانەیە. ئەگەر وا نەبووایە، ئەو ئاوە بچکۆلەی ناوگوێ نەبووایە کە تەرازووی ئینسان ڕادەگرێ و بەم شێوەیە بە ئیسراحەت دەوەستی، ئەبوایە قاچی مرۆڤ لە ڕووی فیزیاییەوە بەلانی کەمەوە نزیکی ئەگەر باڵای تۆ مەتر و نیوێک بێ، قاچت مەترێک بێ، ئەو کاتە بزانە چ جۆرە پێڵاوێک لە پێی ئینساندا دەبوو، چ ناشیرنێک بۆ مرۆڤ دروست دەبوو. بەڵام ئەو قاچە بچکۆلە ئەم جەستەیە بەڕێک و پێچی هەڵدەگرێ بەهۆی ئەو ئامێرەوە کە خوا لە ناو گوێچکەیە دروستی کردو و تەوازون و هاوسەنگی تۆ ڕادەگرێ. خوا دەفەرمێ ئەوە تەمکینی خوایە، ئەوە تەمکینی و ڕاگرتنی خوای پەروەردگارە بۆ تۆی ئینسان. چه هەست بەمە دەکا؟ ئەو کەسەی کە هاوسەنگی جەستەی تێک دەچێ، کاتێ وا دەزانی هەموو دنیا لەسەر سەرت دەسوڕێتەوە، بە دوو کەسیش بتگرن خۆت ناگری، وا دەزانی لەم سەر زەوێدا جێگات نابێتەوە، بە هەموو لایەکا دەکەوی. ئەو کاتە کە ئەو هاوسەنگیە لە دەستدا هەستی پێ دەکەی. خوای پەروەردگار تەمکین هەر یەک لە ئێمەی کردووە، لەسەر زەوی ڕاگیراوی کردوین بە چی؟ بەوەی کە زۆرێک لە کۆئەندامەکانی جەستەمان کۆنتڕۆڵ و کارکردنەکەی بە خۆمان نەسپێردراوە، جیهازەکەی خود بەسەر کار دەکات. بۆ نمونە لێدانی دڵ، ئەو دڵە بەردەوام لە لێداندایە کار دەکا، تۆ خەوتبی یان بەخەبەربی. خۆ ئەگەر لەژێر دەسەڵاتی ئینساندا بووایە، ئەبوایە تۆ خەو لە خۆت حرامکەی بۆ ئەوەی دڵت لە کار نەکەوێ، کە بەشی ڕۆژێکت نەدەکرد. هەناسەدان بەخەبەربی یان خەوتوبی، سبحان الله، ئەو ئامێری هەناسەدانە کاری خۆی هەردەکا. لە لوت و دەمەوە هەناسە وەردەگری، هەموو سیەکانت پڕ دەبن، هەوا دەدەیتەوە، تۆ خەوتوشی زۆر بە ئیسراحەت. خۆ ئەمە بە تۆ نەسپاردرۆ بۆ ئەوەی تۆ جێگیربی لەسەر زەویدا، بۆ ئەوەی ژیانت هەبێ. لەناو جەستەی ئینساندا 2 سعات هەیە، پێڵەن سعاتی بایۆلۆجی، لەیلی و نەهاری هەیە، بەشێکی هی شەوە، بەشێکی هی ڕۆژە. سعاتی دەست نییە و لە هیچ شوێنێکی نا، لە ناو جەستەی خۆتا خوا دایناوە. سعاتەکە کامێراکەی بەستراوە بە چاوەوە. هەر وەختێ ئینسان خەوت شوێنەکەی تاریک بوو، بۆیە لە ڕووی زانستیەوە ئەو شوێنەی تیا دەخەوی
کەمترین ڕووناکی هەبێ باشە، کەمترین ڕووناکی تا تاریکتر بێ ئەو ئامێرە کاری خۆی باشتر دەکات. بۆیە ئەوانەی لە زیندانەکانی زاڵمەکاندان یەکێ لە تەعزیبی زیندانیە داماوەکان ئەوەیە گڵۆپی بلاجکتۆریان لەسەر هەڵدەکەن شەو و ڕۆژ، چونکە ئەوان دەزانن ئامێری جەستەیان تێک دەچێت. ئەوە بەشێکە لە تەعزیب، دوایی هەمویان بە نەخۆشی دێنە دەرەوە، دەمرن لە دەرەوە. ئەو ئامێری بایۆلۆجیەکە لە ناو جەستەی ئینساندایە، هەر وەختێ چاوی ئینسان لە ڕووناکی بێبەش بوو، دنیا تاریک بوو لەبەر چاوی و خەوت، ئامێرەکان کتوپڕ دەست دەکەن بە کاری شەو. وەکو چی؟ لە هەموو کاتێکی خەوتن و کاتی شەوانەدا دڵ کەمتر لێ دەدا، فشاری خوێن کەمتر بەرز دەبێتەوە. لە کاتی بەخەبەربوون و ڕۆژدا دڵ زۆرتر لێ دەدا، فشاری خوێن بەرزترە، چونکە تۆ پێویستت بە وزەی تا زیاتر هەیە. کاتێک کە تۆ خەوتووی، کلیەکانت، گورچیلەکانت بەشێک لە کارکردنی خۆیان ڕادەگرن. دەرداوی میزەڕە و میزڵدان بەشێک لە کارکردنی خۆیان ڕادەگرن، ئەوانیش پشوێک دەدەن. بۆ ئەوەی کە تۆ لە شەوە زۆر هەڵنەستی بۆ سەر ئاویان خۆت تەڕ نەکەی لە ناو جێگادا. ئەوە فەزلی خوانیە بەسەر ئینسانەوە، بەڵام لە ڕۆژە زۆرترین کار دەکەن. بۆیە دەبینی چوونە سەر ئاوی ئینسان، ژن بێیان پیا و کوڕ بێیان کچ، منداڵیان گەورە، لە ڕۆژە چەند زیاترە لە کاتی خەوە. ئەو ئامێرە لە کاتێکا تۆ چوویتە خەوە، ئەویش دەچێتە سووڕی پشودانەوە، بۆ ئەوەی ئیسراحەت لە تۆ تێک نەچێ وە ژیانت پیس نەبێ و خۆت ناڕەحەت نەکەی. ئەمە هەموو فەزلی خوایە. خوا دەفەرمێ ئاوا تەمکینی ئێوەم کردووە. هەموو ئاوێک دەیبەستێ. ئێستا ئۆتۆمبیلەکانی خەڵک زستانان حەساوەتەوە. قەدیم ئێمە بە بیرماندە دەبوو شەوی دووسێ جار سەیاق قەستێ لە شەوی بەستەڵەکە ئۆتۆمبیلەکەی نەیبەستێ و مەکینەکەی نەتەقێ، ڕادێتەرەکەی نەیبەستێ. ئێستا ئەنتیفرێزی تێدەکرێ. بەڵام خالقی ئینسان لە ناو جەستەی ئینساندا کە هەموو شوێنێک ئاو بێ دەیبەستێ، ئەگەر لە سیبریای ڕووسیابی شوێنێک هەیە، ئاوێک هەیە، خوا لە ئەوڵەوە وای دروست کردووە قەت نایبەستێ، ئەویش ئاوی ناوچاوە. زۆر جار ئینسانەکان دەڵێت تف هەڵدەی لە ئاسمانە دەیبەستێ، ئەوەندە سادە، بەڵام چاوی تۆ بەردەوام کار دەکا و تەڕیشە. ئەو ئاوی ناوچاوە قەت نایبەستێ. ئەگەر وانە بووە ئینسان لە سەرمای زستانات ئەبوایە بەردەوام شتێکی گەرم بە چاویەوە بێ و پەردەیەکی پێوە بێ بۆی چاوی نەیبەستێ و چاویش کە بەستی لە کار دەکەوێت. ئەوە هەموو فەزلی ئەڵڵایە لەگەڵ ئێمەدا سوبحانەه وتەعالە. ئەوە تەمکینی خوایە. جا خوا دەفەرمێ ئەوەم پێبەخشیون. دووەمیان وەمەعایشە، شێوازی ژیان و بژێویشم پێبەخشیون. کاتێ هاتوونە سەرزەوی، هەر یەکە لە ڕێگایەکەوە بژێوی خۆی دابین کراوە، سوبحان الله، هەر جوڵانەوەی تۆی دەوێت. ئیسلام پێمان دەڵێ ورد بەوە، هەر وەرزەکان بۆ خۆی مای کەسابەتن بۆ ئینسان. وەرزی هاوین دێتە پێشەوە، بە هەزاران خەڵک، بە ملیۆن خەڵک ئیش و گوزەرانی دەچێتە سەر ئامێری فێنەکەرەوەکان لە پانکە و لە موبەریدە و لە سپلیت و ئەوانە. هەر یەکێ دروستی دەکات، یەکێ حەماڵی دەکات، یەکێ دەیبەستێ، یەکێ سەقەتەکە چاک دەکاتەوە، هەموو بژێوی لەسەر ئەو گەرمایەیە. زستان دێتە پێشەوەکو ئێستا، بە ملیۆن خەڵک بژێوی ژیانی لەسەر وەرزی زستانە، لە سۆبا و لە پڵیتە و لە نەوت و هەر یەکەی بە جۆرێک. لەسەر نەخۆشەکان بە ملیۆن خەڵک لە بواری تەندروستیدا کار دەکات. خەڵک حەزی لە ماڵ و حاڵی جوان و دیکۆراتوانەیە، بە ملیۆن خەڵک لەسەر ئەو دیکۆراتە نام پەیدا دەکات، چونکە حەزی تۆ لەسەرێتی خوا دروست کردووی. پاشان بگەڕێ لە بواری کێشەی خەڵکە، دوو کەس کێشەیان دەبێ، محامیەک پارێزەرێک لەو بەینانانێکی دەست دەکەوێت، حاکمێک کێشەیە کۆتایی پێدێنێ، ژنومێردێک بەیەک دەگەیەنە کڕوکچێک لەو پێڵە بژێوی ژیانی دابین دەبێ. ئەمە هەر یەکە مەعایشە، جەمعی مەعیشەتە. خوا دەفەرمێ بژێویەکانم بۆ دابین کردوون، بەڵام قەلیلەن ما تەشکوڕون. زۆر کەم خەڵک هەست بەمە دەکات. خوا چێ لێ ئێمە ڕۆژێ بیری کردوێتەوە، ئەم جەستەمان ساڵ 12 مانگ ئاوا ڕێک و پێک و قنج وەستاوە، بیری کردوێتەوە خوا ئامێریکی لە ناو گوێچکەتا داناوە، حتا لێت تێک نەچێ قەدری نازانی. زۆر کەمن ئەوانەی شکرانە بژێری خوان، زۆر کەمن ئەوانەی ڕۆژە بیریان کردبێتەوە خوایە ساڵ 12 مانگ بە پاک و خاوێنی دەخەوم، سوبحان الله، بەیانی بە پاک و خاوێنی هەڵدەستم، میزڵدانم دڵۆ پێمیزی نەدەڵاندووە. ئەوە هەمووی فەزلی ئەڵڵایە بە تۆی بەخشیوە. ئەینا لە ناو ماڵ و منداڵەکەی خۆتا جێگان نەدەبەوە. قەلیلەن ما تەشکوڕون. زۆر کەم ئینسان بیر لەمە دەکاتەوە و سوپاسی خوا دەکات. زۆر کەم ئینسان بیر لە بژێوی ژیانی دەکاتەوە کە خوا هەزاران خەڵکی مستەخەر کردووە بەو پێویستی بۆ ئەوەی نانێک بە تۆ ببەخشێ، تۆ دەستێک بجوڵێنێەوە خوا نانێکی حەڵاڵت پێ ببەخشێ. ئەمە لەسەر ئاستی تاکدا، لەسەر ئاستی کۆمەڵگادا. خوا دەفەرمێ مەکەناکم، ئێوەم جێگیر کرد
لە وڵاتی خۆتاندا لە خاچی خۆتاندا خاوەنی ئیدارە و ئیرادەی خۆتان بوون. چونکە زۆر وڵات هەیە خاوەنی ئیدارەی خۆیەتی بەڵام ئیرادە بەدەستی خۆیەوە نییە. خۆی گەورە دەفەرمێ فەزڵی ئەڵڵا بەسەر ئینسانەکانەوە ڕێزی خوایە بۆتان و حرمەتی گرتوون کە لە خاچی خۆتە ئاڵای خۆت هەبێ، سەربەخۆیی خۆت هەبێ، ئازادیت هەبێ، ئیدارە و ئیرادە بەدەستی خۆتەوە بێ. و پاشان بواری ئابووری و مەعایشە میلەتەکەت تێر و تەسەل بێ، وڵات ئاوەدان بێ، کار و کەسابەت هەبێ، قاسە و کاسەی خەڵک پڕ بێ، متبەخ و ماڵ و گیرفان گەرم بێ، ئەوە فەزڵی خوایە. قەلیلەن ما تەشکوڕون. خوا دەفەرمێ بۆ ئەمەشیان خەڵک کەم هەستی پێ دەکەن، کەم سوپاس گوزارن، زۆر بەدەگمەن نەبێ حەتا نەکەوینەوە ژێر دەستەی و بار و زروفی ئاسایشی وڵات پەنا بەخوا تێک نەچێ و شەڕ و شۆڵ نەبینی و ئاوارە نەبینی، بیر لە حاڵی خۆ نەکردوێتەوە. زۆر بەکەمی کتوتە خوا سوپاس بۆ خۆت کە وڵاتەکەم ئەمینە و بە ئەمانەتەوە لە ماڵی خۆما بەبێ موشکیلە دانیشتوم. هەتا قەیران نەیە و موچەند نەبڕێ و بازار کز نەبێ و کەسابەت نەمێنێ، دیسان ئێمە بیر ناکەینەوە ئەو هەموو فەزڵی کە خوا لەگەڵی کردوین و ڕۆژانە بژێوی ژیانی خۆمان بە مرتاحی دابین دەکرد و شتێ پاشەکەوتیشمان دەبوو. بۆیە ئەم دوانە خۆی گەورە دەفەرمێ لەناو هەموو بەخششە بێ شماری خۆی پەروەردگارە خوا لە قورئانە ئاماژەی پێکرد. تەمکین و ڕاگیراوی وەکو تاک و کۆمەلگا لەسەر زەوی و بژێوی ژیان و گوزەران ماڵ و سامانێک کە خوا پێی بەخشیون وەکو تاک وەکو نەتەوە وەکو میلەت و گەلێک. ماڵ و سامان خۆشەویستان گرنگە لە ئیسلامدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا ڕێنمایی کەسانی کردووە کە پرسیاریان دەربارەی ماڵ و سامان لێ کردووە. کەسێک دێتە خزمەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا الرجل یأتینی فیرید مالی. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک هاتو ئەو ماڵ و سامانەی کەوا چەند ساڵە کۆی دەکەمەوە بە یەکمەوە ناوەویستی لێم بستێنێ، داوای ماڵەکەی لێکردم، ویستی لە خانووەکە دەرم کە، ویستی زەویەکەم داگیرکە، ویستی ئۆتۆمبیلەکەم لێ بستێنە کە بە پارەی حەڵاڵی خۆم کڕیمەوە مافی خۆمە بە ناوی خۆمەوەیە، هیچ بەڵگەیەکی نەشەرعی نەقانونی پێ نەبوو، زاڵمانە هەڵی کوتایە سەرم بۆ سندنی پارەکان و سیارەکەم و موڵکەکەم و زەویەکەم و خانووەکەم، چی بکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ پێغەمبەری خوا فەرمووی ذەکیره بالله، لەگەڵی دانیشە یادی ئەڵڵای بخەوە، بڵێ کاکە گیان لەخوا بترسە، وەڵڵی تۆ لە من باشتر دەزانی هیچ حەقێکت لەسەر من نییە، پارەت لای من نییە، ئەم سارە هی تۆ نییە، ئەم خان و عەرزە هی تۆ نییە، لەخوا بترسە. خۆ ئەگەر کەسیش نەبێ ئەڵڵا ئاگای لێ لە بەینی من و تۆدا، شتێکمان لە بەینانیە، دەوازم لێ بێنە، کوڕە ئەم پارەیە بە تۆ حەلامە، ئەگەر لێشم بستێنی بە حەڵاڵی نای خۆی، ئەگەر مردی منداڵەکان لەزەتی لێ دەکەن و تۆ عەزاوی لەسەر دەچێژی، دنیا هەروە ڕوون نابێ دەچینەوە بەربارەگای خوا، لای خوا شکاتت لێ دەکەم. فەرمووی ذەکیره بالله، ناوی ئەڵڵای بیر بخەوە، بەخوا بیترسێنە، بڵێ لەبەر خوا وازم لێ بێنە. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگە کابرا زۆر دڵڕەق بوو لە خوا نەدەترسا، بە ناوی ئەڵڵادا نەدەشڵەکە، فەرمووی فاستعن عليه من حولك من المسلمين، فەرمووی یارمەتی لە موسڵمانانی دەوروبەرت وەرگرە، ئەو پیاوە بەڕێزانەی کە وەکو ئەم پیاوە ڕیشسپیە و بە حورمەتانی ئەهلی مزگەوتن لە گەڕەکەکەدان لە شارەکەدان لەناو قەوم و گەلەکەدان، پەنایان بۆ بەرە، بڵێ پیاوانی بەڕێز خاوەن قەدران، ئێوە کەسانی گوێتان لێ دەگیرێ و خوا نان و دیوەخان و حورمەتێکی پێبەخشیون، وەرن بەدەنگمەوە، فڵان کەس تەمەم لێ دەکا، فڵان کەس پەلاماری ماڵ و سامان و عەرز و خانووم دەدا، وەڵڵی گیرم خواردۆ بەدەستیەوە، حەقێکی شەرعی لەسرم نییە، تکاتان لێ دەکەم وەرن تەکلیفی لێ بکەن و لەو بەڵایە بە دوورم خەن. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگە کابرا قسەی کەس بە گوێیان نەدەچوو، حسابی بۆ کەس نەدەکرد، فەرمووی ئەمجا فاستعن عليه بالسلطان، فەرمووی بڕۆ بۆ لای کاربەدەستی وەخت، شۆ بۆ لای پۆلیس و ئاسایش و دادگا تێبگەێنە و حکومەت تێبگەێنە، بڵێ من ستەمم لێ دەکرێت، هات چاو لێ پلە بە پلە هاتە خوارەوە، ئەگەر کێشەیەکت بوو هەر یەکسەر ڕامەکە بۆ بنکەی ئاسایش و پۆلیس، خۆت قسە لەگەڵ کابرادا بکە، بڵێ کاکە لەبەر خاتری خوا ئێمە موسڵمانین، قیامەت هەیە، دەچینە ناو قەبرەوە، وەرە لەبەر خاتری خوا وازم لێ بێنە ئەم ستەمەم لەسەر لابەرە، تەشقەڵەم پێ مەکە، یەکەم خۆت لەگەڵیان قسە بکە، دووەم ئەگەر سوودی نەبوو بەڕێزانێک کەسانێکی بە حورمەت و بەڕێز و قسە وەرگیراوی بەگژا بکە،
بۆیە هەم مەکتەبە کۆمەڵایەتیەکان کە بەداخەوە ئێستا لە کوردستانی ئێمەدا هەن سەر بە حیزبن ئەیناشتی خراب نین ئەوە سەر بە حکومەت بوونایە زۆر کەس ڕەخ نەدەگرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی دیاری کردووە پیاوانی بەڕێز و حرمەتدار و خاوەن دیوەخان و کەسایەتی و شەخصیەت و بەڕێز ئەوانە بارسوچین بۆ حکومەت و بۆ خەڵک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوە باشترە پێشەوەی حکومەت خەڵک لە دائیرە و لە بەردەمی پۆلیس و ئاسایش و دادگا و حاکم و محامیدا بتبینێ و بڵێن فڵان کەس و فڵان کەس چوونە مەحکەمە ئێوە خۆتان شێشەکە کۆتایی پێبێنن دوای ئەمە بە برایەتی دەمێنێتەوە ئەو باشترە بۆتان حتا ئەمەد بۆ دەکرێ مەچۆ حکومەت ئەگە هەر نەبوو سوودی نەبوو قسەی ئەو بەڕێزانەش نەیخوا پەنا بۆ حکومەت بەرە ئەم جاوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فإن السلطان عني ئەگە کار بەدەستی چی پێ نەدەکرا حکومەتەکە لاواز بوو یان حکومەت هەر بە فەقیر دەوێرا و دەسەڵاتی دەوڵەمەند و دەسەڵاتداری نەبوو کابراش زاڵم و دەسەڵاتدار بوو کە پەلاماری منی دابوو حکومەتیش لە چارەی نەدەهات ئەی چی بکەم فەرمووی قاتل دونە مالک فەرمووی لە پێناوی ماڵەکەتا بە تەنیاش بی شەڕ بکە جەنگ بکە ماڵەکەتی تەسلیم مەکە حتى تكون من شهداء الآخرة ئەگەر وازی لێنێ ناو لە ماڵەکەی خۆتا لەسەر ماڵ و سامان و سیارە و عەرزی خۆت تۆی کوشت تۆ لە لای خوا لە شەهیدانی قیامەت حسابی تۆ لە قیامەتە شەهیدی بارەگەی خوای لە قیامەتە ئەو تەمنە مالك یان دەیترسێنی و دووری دەخەوە ماڵەکەت پارێزراوە کەواتە ماڵ و سامان ئەم هەموو هەنگاوەی لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم وەکو ڕێنمایی بە کەسەکە و بە هەموو ئومەتی درا لەبەر حرمەتی ماڵ و سامانە لە قیامەتە ماڵ و سەرۆت و سامان دوو پرسیاری لێ دەکرێت عومر عیلم گەنجێتی هەموو یەک پرسیارە بەڵام ماڵ و سامان دوو پرسیارە من ئەین اکتسبه چۆنت پەیدا کرد ڕێگەی پەیداکردنی ئەم ماڵەت چۆن بوو بەچی پەیدات کرد فەرعی دووەمی پرسیارەکە وەفیمە ئەنفەقەه لە چیشە خەرجت کرد یعنی زۆر کەس وا دەزانێت بەس بە حەڵاڵ پەیدایکەی تەواوە نە ئەبێ بە حەڵاڵیش سەرفیکەی چونکە دوو پرسیار لە ماڵ دەکرێت چۆنت پەیدا کرد گرنگە زۆریش گرنگتر لەو ئەی چۆنت سەرف کرد ئەو سەرفکردنت بە پێی تەرازوی شەرع بوو یان بە ئارەزوو هەوای خۆت بوو بۆیە ماڵ و سامان و ئەو پارە و پوڵەی کە خوا بە ئینسانی دەبەخشێ ئەگە بە حەڵاڵی بێ و مەعفی ڕەوای خۆت بێ بەرەکەتی ئەڵڵایە خوا ماڵی ناوە خێر لە قورئاندا ئەهلی مزگەوت جەنابتان ئەوەی کە وتار گوێ لێ دەگرێ و بۆی دەخوێندرێتەوە زۆربەی لە چینە هەژار و مامناوەندەکەیە بۆیە وتارەکەم تەرخان دەکەم بۆ خۆمان بۆ خۆم بۆ خۆی تۆی بەڕێز کە ئەو ماڵ و سامانەی کە خوای گەورە پێی بەخشیوین ئەگەر کەمە وریای بین وتراوە الاقتصاد نصف المعیشە دەست پێوەگرتن و ئابووری باش و خۆپاراستن لە دەست بڵاوی نیوەی معیشەتت دابین دەکا دوو کەس بێنە بەرچاوت یەکیان ملیۆنێکی بەرچاو دەکەوێت و 6 سەرخێزانە سەیرەکەی بەو ملیۆنە بەشی 20 ڕۆژی ناکە و دایمە محتاجە هەر هەمان ماڵ 6 سەرخێزانی تر 500,000 بدەیە وەکو گوڵ پێی دەژێن و جاریوایە شتێک پاشەکەوتیشیان هەیە بۆ ئەم دوانە هیچیان نەخۆشییان نەبووە هیچیان مەسرفی زیادیان نەبووە میوارین لە ڕادە بە دەریان نەبووە لەبەر ئەوەیە دووەمیان زانیوێتی چۆن بەکاری دێنێ اقتصادی کردووە جای اقتصاد یعنی ڕەزیلی نا ڕەزیلی خراپە اقتصاد یعنی شێوازی خۆپاراستن لە دەست بڵاوی ئەو بۆ ئێمە زۆر ضرورە دووتە لە بێنە بەرچاوی خۆ لە زانکۆ دەخوێنن لە مەعهەد دەخوێنن یەکیان مانگی 500,000 بدەیە دایمە محتاجە یەکیشیان باوکی 100,000 ئەدا تێ پێی ئیدارە دەکا بەڕێ کوپێکی پێی دەژیا پێداویستەکانی خۆی دابین دەکا ئەوەیان فەنی اقتصادی هەبوو بەرنامەی هەبوو بۆ خۆپاراستن لە دەست بڵاوی بۆیە با بەرنامەمان هەبێ بۆ پاشەکەوت هەر کاتێک تۆی بەڕێز داهاتت زیاتر بوو لە خەرجیت هەمیشە سەری بانک شتێکی کەمیش بێ مایەوە لە داهاتەکەت خەرجەکەت کەمتر بوو لە داهاتت ئەو کاتە دەروونت ئارامە کە دەروون و مێشکت ئیسراحەت بوو جەستەشت ئارام و ئیسراحەت و تەندروستە و یاعتیبارت هەیە لای خۆتت خۆش دەوێ هەز دەکەی تۆ گرنگی ماڵ و منداڵەکەشت ڕێزت لێ دەگرێ دەوروبەریش متمانەت پێ دەکا بەڵام پەنا بەخوا ئینسان هەمیشە داهاتی وەکو ئەم حکومەتانەی خۆمان ئەم عێراق و حکومەتی هەرێمی کوردستانە لەوەتی من بەبیرم دێ 20 ساڵەیە حکومەتی هەرێمی کوردستان بە حەیەتی بودجەکەی بەشی نەکردووە
هەر بودجێ لە کورتی داوێتی هەر کورتی هێناوە هەمیشە خەرجەکانی زۆرتر بوون لە داهاتەکەی ئەگەوان لێ هات دایمە دڵتەنگی دایمە لە مشکیلەدای دایمە جەستەن نەخۆشە دایمە خۆت متمانەت بە خۆت نێ و خەڵکیش متمانەت پێ ناکە خەڵک هەڕەشەی موچە لێ دەکا هەڕەشەی بودجە لێ دەکا حکومەتت بۆ دەغەڵ دەوەشێنێتەوە بۆی زەرێدێک لە تۆدا چونکە ئەزانێت تۆ حاڵت چۆنە خەڵکی ئەعتیبارت پێ ناکە بۆیە پلاندانانت دەبێ هەبێ بۆ ئەوەی لە دەستبڵاوی بە دووربی خۆشەویستم خوشک و برای بەڕێز و مسلمانم چەند خاڵێک هەیە 7 خاڵ هەیە بە وردی گوێی بۆ بگرە لە عەمەلی شاد جێبەجێیکە یەکەمیان لە کاتی دەستکەوتدا پاشەکەوت بکە ئەو وەختانەی کە خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی کردەوە هەمووی مەخۆ زۆرت دەستکەوتۆ لە مانجێکە ماڵێ ئەم مانگە زۆرم دەستکەوتۆ زۆر خەرج دەکەم نە هەر وەکو جاران خەرجکە زیادەکەی هەڵگرە وتراوە إذا ضحك لك الزمان فكن على حذر لأن الزمان لا يضحك كثيرا ئەگەر ڕۆژگار بەدەمتەوە پێکەنی و دەرگای ڕزق و ڕۆزی فراوانت لێ کرایەوە پارەی زۆرت دەستکەوت وریابە هەمووی خەرج مەکە شتێکی لێ هەڵگرە بۆ کاتی ناڕەحەتی و دەستکورتی چونکە زەمان هەمیشە بەدەمتەوە پێ ناکەنێ ئەو ڕۆژانە تێدەپەڕن کە هەمیشە ئاوا بەردەوام لێشایی پارە ڕوو تێ بکە و ئیش و کارت مەزبوط بێ و هەموو ڕۆژێ لەسەر کار بی ئەو زەمانانە تێدەپەڕن ڕۆژگاری قاتی قڕی و گرانیەکانیش دێنە پێش ئینسان لەوێدا لەسەر حەزەر بە زۆرت دەستکەوت زۆر خەرج مەکە شتێکی لێ پاشەکەوتکە زانای گەورەی کورد مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە ناسراو بە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا دەفەرمێ برادێکم هەبوو ملازمی عسکەری بوو لە بەشی عسکەری و سەربازیدا کاری دەکرد قسەیەکی جوانی وت قسەی جوانەکەم لێ وەرگرتو لە تەفسیرەکەی تۆماری کردووە ئەڵێ وت باسی بژێوی و مەسرف و ئەوانەمان کرد وتی من عادەتێکم هەیە لەو کاتێک کە گەنج بووم و موچەخۆر بووم تا ژن و منداڵم ئێستا هەیە بەردەوام موچە و داهاتی مانگانم دەکەم بە 3 بەشەوە بەشێکی دابین دەکەم بۆ مەسرفی خۆم و ژن و منداڵم ئەوەم دیاری کردو بای ئەوەندە مەسرف دەکەین بای ئەوەندە دەخۆین و دەخۆینەوە و جلوبەرێک دەکەین بەشی دووەمیان دەیکەم بە 2 بەشەوە بەشێکیان بۆ میوان بۆی هیچ کات کە میوانم هەل لەسەر دەمی مناڵەکانم نەبێ وەڵا زۆر جا بەڕێزان من خەڵک شک دەبەم و تۆش دڕم بێ بیزانی کە میوانی هاتۆ 2-3 جار لە مانجەکە فەقیر لەسەر حیسابی منداڵەکانی دەمی ئەوانی گرتوێتەوە داوێتی بە میوانەکە مەسرفی زۆرتر بووە وتی من وا ناکەم بەشی میوان جیا کراوەتەوە خۆ ئەگەر میوانەکە نەهات بۆ منداڵەکانی دەیژەڕمەوە بەشی دووەم لە دووەمەکەم دامناوە بۆ نەخۆشی بۆ دکتۆر و دەرمان ئەگەر لەو مانگەدا پێویستم بە عیادە و دکتۆرێک بوو دیسان لەسەر بژێویمان نەبێ وەگە خوا فەزلی لەسەر لەگەڵ کردین ئەم مانگە هیچ نەخۆشیم نەبوو دیسان خزمەتی زیاتر بە ماڵ و منداڵم دەکەم بەشی سێمی موچەکەم وا دەزانم هەر نیمە پاشەکەوتی دەکەم لەبیر خۆمی دەبەمەوە بۆ 2 حاڵەت بۆ حاڵەتی حرب و تەحویل لە تەفسیرەکە ئەوای نووسیوە حاڵەتی جەنگ کە ڕووی کردە وڵاتەکەم و ئابووری وڵات شێوە و کار و کەسابەت نەما با من لەو کاتەدا شتێکم بەدەستەوە بێ یان پیر بووم یان لە وەزیفە دەرکرام یان مەعاشەکەم بڕدرا یان نەخۆش کەوتم و کەسابەتم پێ نەکرا ئەو بەشە موچەیە فریام دەکەوێت بەشێک لە موچەکەم واداناوە کە هەر نیمە بەڕاستی بەرنامەیەکی جوانە ئینسان دەتوانێت لێی سودمەند بێ دووەمیان حەزت لە هەر شتێ بوو دڵت بۆی چوو ئەو سەعاتە ڕامەکە بۆ بازاڕ بیکڕی خواردن و خواردنەوە ئەوانەی لێ دەرچێکە پێداویستەکانی ژیانی ڕۆژانن وەرمونە تۆ حەزت و زستان هاتۆ قەمسەڵەیەکت هەیە حەد دەست بە دڵ دەچێتە سەر قەمسەڵەیەکی جوان ئەو سەعاتە مەڕۆ بیکڕە لێیگەڕێت باید 2-3 ڕۆژ دوای ئەوە بچۆ بڕەن بێ هەر پەشیمان بێەوە هەر نەتەوێ حەزت لە هەندێکی موبایلە و تازە مواسەفاتێک هاتووە ئەو دەقەیە ڕامەکە بیکڕە 1 هەفتە ڕاوەستێ وەڵای بۆ خۆت لەبەر چاوت دەکەوێت نفسی ئینسان وەکو مناڵ وایە سەعاتێ داوای شت دەکا وەرکی لێ دەگرێ ئەگە بە قسە نەکرد لە دوایدا بۆ خۆی پەشیمان دەبێتەوە بۆیە بەشێک لە خەرجیە زیادەکانی ئێمە ئەوەیە زۆر جار پارەمان لە گیشفانە بوو حەزمان پێ بوو ڕادەکەین دەست بەجێ دەیکڕین 2 ڕۆژ دوای ئەوە هەر حەز دەکەی پێویستیت پێی نییە شتێکی زیادەیە و پارەکەت بۆ دەگەڕێتەوە سێەم بە لیستی شتکڕینەوە نەبێ مەچۆ بۆ بازاڕ ئەمڕۆ بازاڕەکان گەورە نۆکو گوندێکی جاران نیە یەک دوکانی بچکۆلەی تێدا بێ و 4 سەلک سابون و 2 پسکیتی تیا بێ تۆ دەچیتە مۆڵێکەوە لە فیلێکەوە لە پیلێکەوە تا فیلێک لە مۆڵێکە هەیە ئەچیتە مارکێتێکەوە چەند گەورەیە
ئەچیتە بازاڕێکی گەورەوە چی لە خەیاڵتانە بۆ دێتە بەرچاوت بۆیە ئەگەر چی چاوت پێکەوت هەر لە ماڵە نەتزانی ئەو شتە هەیە والله زۆر جوانە والله ئەوە باشە بە تایبەتی بۆ ئافرەتان بۆ خانمان بۆ منداڵان نفسیان زۆر دەچێتە سەر شتەکان خێرا کڕیت سیر دەکەی ئەوەی لە ماڵەوە بۆی چوینیوە نەکڕیەوە پارەشت پێ نەماوە بە گیرفانی خاڵی گەڕاویتەوە ماڵەوە دوای چونکە گیرفانت خاڵیە وەڵی لەزەتیش لەو شتانە ناکەی کە کڕیوتە بەڵام ژن و پیاوی ژیر و عاقڵ ماڵی ڕێک و پێک ئەوەیە لە ماڵەوە بیر دەکاتەوە ئەگە من دەچم بۆ بازار چی وام لێ دەکا بچم بۆ بازار پێداویستی دەی پێداویستیەکانم چین ئەمەم پێویستە کە ئەم مانگە دەزانم زۆر زەرورم پێی ماڵ و مناڵ و میوانم لەسەری پەچی کەوتووە ئەمەش زۆر زەرورە هەمان بێ ئەمەشم زۆر پێویستە قایمەکە دەکەی پارەکەی بۆ دیاری دەکەی ئەم جا بڕۆ بەپێی ئەو نەخشەیە ئەو قایمەیە کە پێتە ئەو وەرەقەیە شت بکڕا بزانە پارەشت بۆ دەمێنێتەوە وەشتی زیادەشت نەکڕیوە زۆربەی ئەوانەی کەوا چاویان بە هەرچی دەکەوێت دەیکڕن دوای هەر بەدەستی خۆشیان فڕێ دەنە دەرەوە ماڵی وا هەیە بە چەند شت فڕێ دەدا هەر چاوی پێکەوتۆ جوان بۆ لە ماڵیشەوە هیچ پێویستێکی پێینی حتا کۆن دەبێ و لە کار دەکەی و ژەنگ لێی دەدا بەخوا نەمیوان ئاویتیا خواردوتەوە نەکەس لەسەری دانیشتووە نەکەس بەکاری هێناوە ئەوە نیشانەی ئەوەیە بە پێی پێویستی شتن نەکڕیوە کە ئەو ڕۆژە پێویستیت پێیەتی ئەو زۆر لە خەرجەکانت بۆ دەگێڕێتەوە چوارەم شت بە قیست مەکڕە ئەوە گەورەترین زەرەرێک بوو کە ناو میلەتی ئێمەی گرتەوە ئەبینی دەڵێ ئەم قەنەفەیە ئەم مۆبیلیاتە ئەم فڵانشتە ئەوە بە قیستی درێژخایەن کابراوە ئەزانێت بە قیست بە بەلاشە ئەم ئۆتۆمبیلە ڕاکێشە بە قیستی مانگانە پارەکەی بدەوە بە قیستی ساڵانە هەرگیز وامەکە ئەوە تەنها 1 سعات خۆشحاڵی ئەو وەختەی کە لە بازاڕەکە دێتە دەرەوە بەڵام هەمیشە خەم ناچی و دوای ئەگە بیفرۆشیەوە بە نیوە قیمەتی خۆشی نافرۆشێتەوە هەمیشە خۆت و ماڵ و منداڵت قەناعەت پێ بکە و ڕابێنە لەسەر ئەوەی بە حیاتی شت بە قیست ناکڕم ئەگە لەسەر عەرزی ڕوود دانیشم بە حیاتی شت بە قیست پەنای بۆ مەبە نەوەکو موچەکەت وەکو پێویست دەست نەکەوێ یان شتێک بێتە پێشەوە کە نەتوانی قیستەکان بدەیتەوە و هەمیشە ژیانە تووشی خەمناکی بێ پێنجەم بە ڕیکلام مەخەڵەتێ ڕیکلام شتێکی باشە بەس لە وڵاتی ئێمە و کوردستانی ئێمەدا بێنیزامیەک لە ڕیکلامە دەبیندرێ منیش و تۆش بەڕێزی شەستی پێ دەکەین ڕیکلام لە هەموو دنیادا هەیە ڕیکلامی بازرگانی ڕیکلام بۆ کتێبێک ڕیکلام بۆ کاڵایەک ڕیکلام بۆ کەلوپەل و شەریکەیەک ئەمە بەس بۆ ناساندن بێ شتێکی باشە بۆ نمونە فڵان کتێب دەرچووە لە بازاڕە فڵان کەلوپەل کەوتۆتە بازاڕەوە لە فڵان شوێن دەفرۆشرێ بەڵام وەکو خۆی ئەمە هەیە بە ئەوەندەیە لە فڵان شوێن تۆ پێویستیت پێیەتی بەڵام نازانی لەکوێ دەست دەکەوێت ڕیکلام ئەگە بۆ ناساندنی شوێن و کاڵا بێ وەکو خودی خۆی شتێکی باشە بەڵام وەڵی بەڕێزان ئەو ڕیکلامانی لە وڵاتی ئێمەدا دەکرێن هەر هەمووی چاواشەکاریە من وتارەکەم بۆ چینی فەقیر و هەژارە بۆ خۆمانە بۆ منە بۆ تۆی بەڕێزە بۆ ئەهلی مزگەوتە داماوە کە هەژار لە ڕووی مادیەوە کە گیرفان بەتاڵە زۆر بیکات ئەو کەسەی کە فەقیریش بوو زۆر حەزی دەچێتە سەر شت ئێستا دەوڵەمەند وانەیە یەکجار هەر چاویشی پێی دەکەوێت حەزی پێی نییە فەقیر بە ڕیکلام زوو دەخەڵەتەیە بۆیە چەند تەلەڤیزۆن هەیە داهاتی بەس لەسەر ڕیکلامی ژیانی من و تۆیە ئەوەندە دەیڕازێنێتەوە بۆچی داما وابزانێ بەهۆی فڵان برنجەوە خەسووی لێ ڕازی دەبێت ئای قوربە سەری کابرا دۆی بۆ منداڵەکانی کڕی بوو کتوی باوکو 90 بێنن چونکە ئەم دۆی لەوەی بیخواتەوە 90 دێنێ فەقیرەوەی زانی مناڵ بەوە زیرەک دەبێت ئەوە هەمووی چاواشەکاریە ئەوەی نیشانت دەدا قەت ئەوە نییە کە تۆ دەچی دەیکڕی ئەوە هەزاران فەنی تەکنیکی کامێرا و دۆبلاشکردن و شتی تێدا کراوە بە هەزار شێوە ڕازێنراوەتەوە خانوویەک نیشان دەدا هەژارەکە دەڵێ خۆزگە دەستم بگەیشتایە ئەو شوقەیە بەڵام وەڵی هێشتا هەر کەلاوەیە ڕۆبی بینە لە نزیکە بزانە چۆنە ئەوەی لە ناوێتی وا بەسەریا کاول بووە ئەو وێنەیە نیشانی توێ دەدا و بەختەوەریە نییە ئاخی بۆ مەخوازە خانووەکەی خۆش لەبەر چاو نەکەوێت بەهۆی ئەوەوە وانییە ئەوە هەمووی چاواشەکاریە هەمووی خەڵەتێنەرە کە دەبوایە حکومەتیش چاودێریەکی ئەو ڕیکلامانە بکە ڕیکلام دەبێت تەنها ناساندنی کاڵا بێ بە خەڵکەکە وەکو خۆی کتێبێکی ئەدهەم شەرقاویدا کە بە عەرەبیە و کراوەتە کوردی حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان ئەو بەسەراتانە بۆ ڕوونکردنەوەی بابەتن ئەمە نە قورئانەوە نە حەدیسە بەڵام شتێکی جوانەوە ڕەن بێ زۆر جار لەگەڵ ئەو ڕیکلامەیە باسی دەکەم چەند ڕیکلام خەڵەتێنەرە ئەوە نمونەکەی بە چاوی خۆت ببینە خەڵکێکیشێ ئاوا بەستە زمانە دەخەڵەتێ بە ڕیکلام دەخەڵەتێ
پارەکەی لە دەست دەردەچێت کە دەشێنێتەوە ماڵەوە وەڵایەوە هەر هیچ نییە ئەمە هیچ جۆرە خواردنێکە نە تامێکە نە ماڵێکە نە کەلوپەلێک بوو کەوەی ڕیکلامی بۆ دەکرا و من بینیم ئەمە ئەوە نییە. ئەڵە کابرایەکی قۆڵبڕ و دەستبڕ هەبوو لە ڕووی جەنابتان زۆر فێڵباز بوو بەدووی کەسانێکا دەگەڕا پارەیان هەیە بەڵام عەقڵیان کەمە. جا دەوڵەمەند چێیە؟ دەوڵەمەند ئەو کەسەیە پارەی هەیە و عەقڵیشی هەیە. داماو چێیە؟ ئەو کەسەیە پارەی دەست دەکەوێت پارەی هەیە بەڵام عەقڵەکەی لەگەڵانێ بەداخەوە هەر زوو بە فیڕۆی دەداتەوە. دەگەڕا ئەو دەستبڕ و قۆڵبڕە لەو کەسانەی کە پارەیەکی پێشک دەبردن بەڵام فەقیر حاڵۆکە بوون داماو بوون بەڕووکەشی شتەکان دەخەڵەتان. سێ برای دۆزیەوە زانی لە باوک و باپیرانیەوە میراتێکی زۆریان بۆ بەجێماوە هەندێک هەڵسو کەوتی لەگەڵکردن زانی بەس پارەیان هەیە بەڵام عەقڵیان لەگەڵان نییە. عەقڵیان لە چاویاندایە عەقڵیان لە ناو مێشکیاندانە بێبیرکردنەوە بە دووی شت دەکەون. هەر سێ براکە ماڵیان لە تەنیژ یەکەوە بوو لە باخچەیەکە ئێواران کۆ دەبوونەوە کابرا پیلانێکی وەکو ئەم ڕیکلامانەی بۆ داڕشتن. دوو لە ڕووی جەنابتان و حرمەتمەیە بۆ ماڵی خوا و بەڕێستان و بیسەران و بینەرانی وتارەکە گوێدرێژێکی هەبوو هات بە شتێک لە ناو پاشەڵی گوێدرێژەکەدا بە حاڵ 2 لیرەی زێڕی تێکرد. گەیشتە بەردەمی براکان و دەنگی لێ بەرز بەەوە 3-4 لیسی بە گوێدرێژی داما و کێشا و لیرە کەوتە خوارەوە. هەڵی گرتەوە پاچی کردەوە ماچی کرد و کوتی یا ڕەبی خوا لێت بەزیاد بێ ئەوەی بە منت بەخشیوە بە کەسم نەبەخشیوە. 2 مەتری تر ڕۆیشت و لیستێشکەی لێدا لیرەکەی دریش کەوتە خوارەوە. گوێدرێژی بەستە زمان لە تاوانە تۆزە خۆی لێ کشاندەوە و دیسان ئەویشی پاک کردەوە و ماچی کرد و براکان کە سەیری ئەویان کرد گوێدرێژ لە زیاتی تەرز لیرە دەردەدا شوێنی کەوتن و ماڵیان دۆزیەوە. بە هەر سێکیان هەر لە ئێوارەوە تا نیوە شەو لەگەڵیان خەریک بوون بەڵکو ئەو گوێدرێژیان پێ بفرۆشێ. ئیگو باب ئەمە گوێدرێژ نییە ئەمە خەزنەیە و خوا بە منی داوە. گوێدرێژی خەڵک تەرز دەکا ئەوەی من لیرە فڕێدەدا هەر 2 لیسی لێدا و لیرەیەکت بۆ فڕێدا. وتیان دەبێت پێمان بفرۆشی وتی بابی فرۆشتن نییە هەرچی ئەوان دەیگون نایفرۆشن ئەوان پارەی زیاتریان دەدات تا چیان هەبوو هەموویان کۆ کردەوە بەس گوێدرێژەکەی لێ بکڕن. زۆر بەتمنەتەوە پارەکەی هەموو لێوەرگرتن و گوێدرێژی داماوی تەسلیم کردن. بڕیاریاندا هەر ڕۆژەی لە ماڵی یەکیان بێ و پارەکە بۆ ئەوەیان بێ. یەکەمیان گوێدرێژی وەرگرت و ئالیکی باشی دایە و لە دەورە نیوەڕۆدا دەستی کرد بە لێدان ئەوەندەی لێدا ئەوەندەی لە پاشەڵی گوێدرێژی بەسە زماندا گوێدرێژ کەوت خۆی لەسەر قاز نەدەگرت بەڵام هیچ لیرە نەدەهاتە دەرەوە. دای بە دووەمیان ئەویش بە هەمان شێوە سێمیان لە پەل و پۆی خست ئەوەندەی لێدا هیچ لیرە نەهات. زانیان خەڵەتێنراون چوونەوە بۆ لای گوێدرێژی بۆ بەرنەوە و پارە وەرگرنەوە کابرا ئەم جارە بەڕوویەکی خۆشترەوە پێشوازی لێکردن وتیان هەر ئەتکوژین تی 2 جارە دانیشن هاتوونە ماڵی من حرمەتتان لەسەر سەرم بەخوا تا هێور نەبنەوە نانی نیوەڕۆم لا نەخۆن و نانی ئێوارە نەخۆن ناون لە ماڵە بڕۆنە دەرەوە. ئەوەندە حرمەتی گرتن و بە زمانی شیرین وای لێکردن لە بیریان چوو بۆچی چوون. کابرا کەروێشکێکی شێوی هەبوو گەورە گرتبووی بەتەڵە کەروێشکی هێنا و میوانیش دانیشتون سەبەتەیەکی خستە ملی کەروێشکەوە و کاغەزێکی نووسی کیلۆیە گۆشت و کەباب و فڵان و سەوزە و میوە و خستێ سەبەتەکە و پارەکەی دانا و کەروێشی بڕۆ لە بازار بۆم بکڕە بۆشم بێنەوە ئێرە. کەروێشکی خستە ئەو دی دەرگاوە و خێزانی کابرای قۆڵبەڕیان دایکی یان خوشکێکی ماڵەکە لەو دیوە بە کەروێشکی گرت و سەبەتەی لێکردەوە چوو لە بازار هەموو پێویستەکانی کڕی کە لە سەوەرەخەکە بوو خستیەوە ملی کەروێشکە و خستیەوە ئەو دی دەرگاکەوە. سێبران لە بیریان چوو بۆ دوێنە دیسان دەستیان بڕدراوە. ئەمجا هەموو عەقڵیان چۆ سەر کەروێشک کەروێشکێکی ئەوەندە بە خزمەت بینێری لە بازار هەموو شتێک بکڕێ هەل لە بیریان چوو بوو بۆچی هاتوون. ئەمجا ئەو کەمە پارەی مابوو بە 1000 تەکلیف هەتاوان لێ هات کەروێشکیشیان لە کابرا کڕی هەر ڕۆژە لە ماڵی یەکیان بێ خزمەتیان بکە. بەڵام خۆ کەروێشک لە شوێنی خۆی داماوە لە ترسانە جوڵەی نەدەکرد کەروێشک و بازار چ پەیوەندی بەیەکەوە هەیە. ئەمجاکە دەگەڕان و کابرای قۆڵبڕیش خۆی ڕزگار کرد و ئەو ناوی بەجێهێشت و دەوڵەمەند بوو پارەکانی هەموو بردنی سێبرا. کابرایەکی وەکو بجەنابتان دنیاری لەو خواناس و ئەهلی مزگەوت وتی کاکە لۆمەی خۆتان بکەن و بۆ خۆتان بگرێن ئێوە بە چاوتان خەڵەتان. یەکەم جار ئەو فێڵباز بوو ئێوەی خەڵەتاند بەڵام دووەم جار خوا خۆتان بگرێ کە چوونەوە بەدەستی ئەوەی هەشتان و تەسلیمتان کرد. وەڵی بەڕێزان ئەو ڕیکلامانەی ئەمڕۆ کە سەرنجی خەڵک ڕادەشێشن و پارەی پێناهێڵن
عینی گوێدرێژ و کێروێشکەکەی کابراوایە کە هێناتەوە ماڵەوە ئەمجا دەزانی ئەوە نەبووە و چۆن لە تەلەڤیزۆنا دەستی تۆیان بڕیوە ئەینا ڕیکلامی ڕاستەقینە خزمەتە بە هاوڵاتی و خزمەتە بە کۆمپانیا بەڵام ئەمەی ئێستا لە سەدان نەوەتی بەس چاواشەکاریە بۆ خەڵک تکایە پێی مەخەڵەتێ و خۆتی لێ پارێزە شەشەم خوشکانی بەڕێز ئافرەتانی بەڕێز هەبێ هاوکاری مێردەکانیان بن بەڕاستی باری گەورە دەکەوێتە سەر شانی ژن وتراوە پیا و کرێکاری قوڕکێشانە و ژن وەستا و بەنایە ئێستا کرێکارێک تا بەیانی قوڕ بکێشێ بەرد بکێش ئەگە وەستایەک نەبێت لێ وەرگرێ و جوان ڕیزی بکە ئەو دیوارە دروست دەبێ نەخێر هەر قوڕەکە خەسار دەبێ پیاویش وەستای قوڕکێشانە بەردەوام لە دەرەوە دێنێتە ماڵەوە ئەگە خانمی ماڵ ئافرەتی بەڕێزی ماڵ ژیر و سەلیقەدار نەبێ بە قەناعەت نەبێ ڕێک و پێک نەبێ بەو خوای ئەو ماڵە قەت دروست نابێ چەند کەسمان بینی هەژار بوو دەستکورد بوو خوا ڕەحمی پێکرد ژنێکی بەڕێز و بە حرمەت و بە قەناعەت و دیندار و بە ئەخلاقی بەنسیب بوو وەڵڵا کردی بە دەوڵەمەند ئەو کەمەی بۆ زۆر کرد زۆر کەسی شەبوو زۆری هەبوو دەوڵەمەند بوو خاوەنی زۆر بوو بەڵام ژنێک کە حەزی لە هەرچی وایە دەبوو بیکڕێ ژنێک ڕقی لە فڵان برا ژنێتی لە ڕقی ئەو دەچوو ئەوەی دەکڕی ئەوەی دەگۆڕی ئەوای دەکرد و ماڵەکەی وا لێ دەکرد بەخوا کابرای ئیفلاس پێکرد ئێستا هیچی نەماوە بۆیە سعدی شیرازی شعرێکی بە فارسی هەیە و ساڵح بێچار کردوێتی بە کوردی یەک دیێڕێکی زۆر پڕمانایە سعدی شیرازی فەرموویەتی ژنی چاک و سەلار و ژیر مێردی هەژار دەکات بە میر ژنی چاک و سەلار و ژیر مێردی هەژار دەکات بە میر بۆیە ئەو کەسانەی کەوا واریداتیان کەمە داهاتیان کەمە ئەرکی گەورە لەسەر شانی خوشکانی بەڕێز و کابانی ماڵە کە بە ژیرانە و بە سەلارانە و سەنگینانە داهاتی مێردەکەی بە فێڕۆنەدا و سەربەرزی کە و پاشەکەوتیشی لێ بکە حەوتەم بزانە لە چیدا خەرج دەکەی ئەو شتێک کە خەرجی دەکەی ئەگەر پاداشتی هەیە لای خوا ئەو شتێک کە خەرجی دەکەی ئەگەر بۆ تەندروستی خۆت و دەرونی خۆت باشە ئەو بە فێڕۆ نەچووە ئەو پارەی کە لە دەستت ڕۆیشتە دەرەوە پاداشتی لای خوات بۆ نووسرا بوو بەکەڵکە بۆ تەندروستی جەستەت باش بوو بەکەڵکە بۆ تەندروستی دەرونت باش بوو تۆ چی سەیری وەرزشێک دەکەی دەرونت پێ ئارام دەبێت دەچی سەیری شانۆیەکی معتەبەر دەکەی بەڵام بە حورمەت نەک هەرزەکارانە ئەچی بەشداری کۆڕ و سیمینارێک دەکەی لەو پێناوەدا $50 لەوانەیە سەرفکەی ئەمە بە فێڕۆ نەچووە ئەوە چونکە دەرونت پێ ئارام بووە وجدانت پێی حەواوەتەوە فێری زانست و عیلمێک بووی و تەندروستی جەستەشتی پێوەبەندە ئەمە باشە سێمیان سوپاسێکت بەدەستهێنا دەرگال لە کەسێک کردەوە کەسێک مەمنون بوو پێی زانی لەبەر چاوی بوو ڕۆژگار وەکو قەرزێک وا بوو لای خەڵکو دەیدایتەوە ئەمەشیان هەر باشە بەڵام وەڵڵەهی زۆر شتی تر هەیە کە پارەیەکی زۆر لە دەستی ئێمە دەڕوا نە لای خوا پاداشتی هەیە نەبووە جەستە و دەروونمان جێگای گرتووە نە کەسیش سوپاسمان دەکا هەر ئەوەی دەشی خوا سوپاسم ناکاو بڵێ بە زیاد بێ ئەوە بەڕاستی دەست بڵاویە ئەوە خوا حیسابن لەسەر دەکا دەوڵەمەند بۆیە دەوڵەمەندە کە نرخی کەمترین شت دەزانێ بەڵام لە بەخشینە زۆر دەبەخشێ ئەڵێن کابرایەک دەستکورت و هەژار بوو گرفتاریەکانی ژیان پاڵیان پێوە نابچێتە لای دۆستێکی خۆشەویستی ئەویش وتی وەڵڵاهی من لە تۆ خراپترم ساڵ گرانیە و نەبوونیە و قات و قڕیە بەڵام کەسێک دەناسم مادام تۆ دەستبڕ و قۆڵبڕنی خۆت فەقیر ناکەی و لە ژێرەوە دەوڵەمەندبی ڕاستەقینە محتاجی ئەنێرم بۆ لای ئەو دەست بەڕووتەوە نانێ و هاوکارێکی باشت دەکا دۆستێکی ڕاستەقینەمە کابراوەتی مەمنونتم و عینوانم بدەیە ئەدرەسی لێوەرگرت و چووە بەردەمی ماڵیان گوندێک بوو گوندێکی گەورە کابرای بینی بەدەستی خۆی خەریکی تیمارکردنی بزنێکی بریندارە کە لە شاخ هەڵدێراوە بەدەستی خۆی خاوێنی دەکاتەوە تیماری دەکا و قاچی بۆ هەڵدەبەستێ هەر لە دوورەوە کە ئەوەی بینی وتی بەخوا بگەڕێمەوە باشترە کابرایەک لەم هەموو سەرەت و سامانەدا خۆی خەریکی بزنێکی بریندارە و خزمەتی دەکا و برینی تەداوی دەکا و تیماری دەکا بەخوا هیچی لەدەست نابێتەوە ئەمە دیارە زۆر دەست قونجاو و ڕەزیلە هاتەوەتی کاکە بەلای کەسێک کەم بنێرە بەخواوە هیچی لێن حاڵی نابم وتی هیچ قسە لەگەڵ کرد وتی نەوەڵڵا هەر لە دوورەوە کە ئەوم بینی وازم لێ هێنا وتی ئەم جارەش بڕەوە بۆ لای بەڵام پێی بڵێ کە چۆ کوڕەکانی باراشیان دەبر بۆ ئاش گەرمیان بار کرد بوو ئەیگە ڕۆڵت بەست کاتان لێ دەکەم یەک دەنک گەنم بە فیڕۆ نەدەن
یەک تۆست ئار بە خەسار نەدەن ئامان دوای قەرزارم بن بە ئەمانەتەوە ئەم گەنمەم داوە بە ئێوە یەک دەنکی لێ خەسار بێگەردنتان ئازانە بێ کابراوتی ئای قوڕ بەسەرم ئەمە لە دەنکە گەنمێک بۆ کوڕەکانی ئاوا دەپێچێتەوە بەخشندەی چی دیسان گەڕایەوە کابرا جاری سێم وتی بڕۆوە لە ژێر فشار و ناچاری ژیانی خۆی داڕۆیشتەوە کە چوو ئەم جارە سێری کرد بە کچەکانی دەڵێ کچی خۆم چراکە شەو بینیم زۆرتان سەوت دابووە ڕووناکی زۆر بوو تۆزێک کزی کەن ئەگە بە کزی ئیشبکان نەوتی ئەوەندە سەرف ناکە ئەڵە وتی ئەمە هەل لە هەمویان خراپتر کابرایەک چاوی لە ڕووناکی چرای کچەکانی بێ زیادە ڕەوی تێدانەکەن ئێستا من بەتەما بم چیم بداتێ گەڕایەوە و کابرا بینی وتی سێ جارە من لە نزیک ماڵی خۆمان و بەردەمی ماڵی خۆمان تۆ دەبینم بەڕێزم ئیش و کارت چییە وتی وەڵڵی ئەگەر ڕاستیم پێ بڵێ منیش ڕاستیت پێ دەڵێم فەقیر و هەژار بووم فڵان کەس نارمی بۆ لای تۆ بەڵام دیمەنی وام لێ بینی باوەڕ ناکەم تۆ هیچ لە دەست هەڵوەرێ کاکە تۆ لە دەنکە گەنمێک دەپرسێەوە لە بزنێکی نەخۆش خۆت بەدەستی خۆت تیماری دەکەی و سەری نابڕی و بیخۆی ئەمجا پاشان لە چرایەک دەپرسیەوانە کە نەوتی کەمتر سەرفکە بۆ کچەکانت وتی دانیشە با پێش ئەوەی یارمەتی مادیت بدەم یارمەتی عەقلیت بدەم کاکی خۆ من زۆرم هەیە بەڵام ئەم ماڵ و سەرەت و سامانە خەڵاتی خوایە ئەو بزنە چەند ساڵە شیرمان دەداتێ خزمەتی ئەم ماڵەی کردووە بەرهەممان لێ خواردووە تو خوان ناشکوری نییە کە قاچێکی بریندار بووە بەڵام فڵان کەس تەداوی کە بە دەستی خۆم تەداوی دەکەم چونکەوە خەڵاتی خوای بە منی بەخشیوە قەدری نەزانم لە دەرگام نامێنێ دووەم کە دڵم دەنکێ گەنم خەسار نەبێ مەبەستم ئەوەیە خوا دەزانێت چ شتێکی ماڵەکە بەرەکەتی تێدایە ماڵ دەبێ بە چاوی سووک سەیری نەکەی 250 دینار بە قاج لا نەدەی فڕێ نەدەی شێڵە بەرەکەتی ماڵەکە لەوەدا نییە لە دەنکە گەنمێکانیە لە دەنکێ برنجانیە ئەو بەرەکەتە واز لێبێنی خۆش بەرەکەتی خۆی دەگرێتەوە ئەوە مەبەستمەوەی بۆی بەرەکەتی ماڵەکەم نەڕوە سێم کچەکانم دەڕۆنە ماڵ و مێردی خۆیان شێڵێ تووشی پیاوێکی هەژار نابن وەک ماڵی من دەوڵەمەندە بن با لە ئێستاوە فێر بێ کچەکەم ئەوەندە زیادە ڕەوی نەکە بەیانی نەتوانێت لەگەڵ هاوسەرەکە ئیدارە بکە با لە ئێستاوە فێر بێ دەست پێوەگرتن لە کەمەوە دەست پێ دەکا با پاشە ڕۆژی ژیانی تاریک نەبێ وابزانێ هەر وەکو ماڵی باوشی لاف و گەزاف هەیە با لە ئێستاوە فێر بێ هەموو ژیانێک بەردەوام نابێت لە خۆشیدا بێ ڕۆژێ بەس چراکەشت کسکەی بۆی شەوی داهاتوو بە تاریکی دانەنیشی کابراوتی واللهی لە ماڵەکەت گرنگتر عەقڵەکەتە سوپاست دەکەم و ئەویش هاوکاری باشی پێشکەش کرد کەواتە هەمیشە پاشەکەوتت هەبێ بەڕێزم ئەگەر ڕۆژی 1000 دینار بکەیتە داخیلەیەکەوە مانگی 30,000ش بێ بە زۆری بزانە زۆر باشترە لەوەی کە هیچ پاشەکەوتێکن نەبوو بێ چونکە بەداخەوە لە وڵاتێکا دەژین هیچ گرنگکێشی ژیانی تێدا نییە بەتایبەت بۆ موچە و کار و کەسابەت بۆیە مەمنونی خۆت و دەستی خۆت و ماڵ و منداڵی خۆت بە بۆ ئەوەی ڕۆژگارێک دەستی خەڵکی ماچ نەکەی و لە نامەردان نەپاڕیتەوە داواکارم لە خوای پەروەردگار یا ربی خوای پەروەردگار بە ڕەحمەت و میهرەبانی خۆت بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزیمانەوە یا ربی خوای بەرەکەت بخەیە کار و کەسابەتمانەوە یا ئەرحەم الراحمین ئەوەی پێت بەخشیوین خوای هەزاران ئەوەندە بەرەکەتی تێ بخەی کوردستانمان ئاوەدان کەی وڵاتمان ئاوەدان و پڕپیت و بەرەکەت کەی پاییزێکی بە پەڵەی پڕ ڕەحمەت بارانی ڕەحمەتی خۆتمان بۆ بارێنی لە کاتی خۆیدا یا ربی خوای بەرەکەت و ڕەحمەتی خۆتمان بەسەرا بارێنی یا ربی خوای وڵاتمان پڕکەی لە خێر و بەرەکەت و کەسابەتی حەڵاڵ و زوڵاڵ یا ئەرحەم الراحمین ئەوانی دەستکوتن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە ئەم کوردستانەمان ئەم ناوچەیەمان خوای لە شەڕ و فیتنە بپارێزی هەموو ئەوانەی کەوا وڵاتیان شەڕ و ئاوارەی و دەربەدی تێدایە خوای بە ڕەحمی خۆت ڕەحمیان پێ بکەی یا ئەرحەم الراحمین یا شافی یا الله ئەوانەی نەخۆشن خوای شیفای بەخێریان بدەی یا ربی خوای ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی دڵتەنگن خوای دڵیان خۆشکەی ئەو ژن و مێردانەی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی بە یەکتریان شادکەیەوە ئەوانەی مردوون یا ربی خوای لە گوناهەکانیان خۆش بی ئەوانەی ئازیزیان لە دەستداوە خوای سەبوریان بدەی خوای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون